لە خزمەتانە بین بەگەوری خۆتان دەدەیەک و قەڵەبیانی و محمودخانی دزلیکەس میوانی و هەمان خارج بین لە هەر پێک و بەقامێک هاتووە قەدەرتان سەر چاومە هاتن وەلای بەڕێستان معلومە کە ئەمە بەڵێ دیارە محمودخانی دزلی یەکێک بووە لە فەرمانڕەواکان یان خانەکانی هەورامان. هەورامان سەردەمێک فەرمانڕەوایەتی بەدەست سانەکانەوە بووە بە چوار ناوچەوە. محمودخان سەرپەرشتی یان چوار کارگەری هەبووە، سەرپەرشتی ناوچەی شامیان هەتا ڕەزا و لێرەشەوە باراماوە و ئەو دیوی خۆی و دزلی هەتا ئاگاتە دێهاتەکانی ئەم دی و زەڵم و گێڵانپێ و هانەی و قوڵ و هەتا دەگاتە نێوە و بەردەبەل و شانەری و هەتا نزیکی بەرزنجەش و ئەولاتری ڕۆشتووە. ئەمە جۆرێک بووە لە خۆبەڕێوەبەرێتی لەو سەردەمەدا کە هەبووە لە ناوچەی هەوراماندا بێ ئەوەی دەسەڵاتی قاجارەکان بتوانێت دەستی بگرێ بەسەر، یعنی خۆیان بەڕێوە بردووە. کاتێک کە شۆڕشی شێخ مەحموود لەلایەن ئینگلیزەوە سەرکوتکرا یان پەلاماری ئەدرا یان ئانویست بیرروکەنن، شێخ مەحموود نامەی نووسی بۆ زۆرێک لە سەرۆک عەشرەتەکانی کورد هەر لە هەولێر لە کەرکووک لە گەرمیان، بەڵام مێژوو ئەڵێ ئەوان کەسیان نەچوون بەهانایەوە. پاشان شێخ مەحموود هات بۆ مەنتەقەی هەورامان و ئەم ناوچەی ڕانپێ ئۆمانە چاوی بە مەحمودخان کەوت و داوای یارمەتی لێکرد. یەکێ لە کارە بەناوبانگەکانی کە لە مێژوودا نووسراوە ئەوە بوو شێخ مەحموود چوو بەهانای محمودخانی دزلی چوو بەهانای شێخ مەحموودەوە توانی لەشکر و سوپای ئینگلی لە سلێمانیدا بشکێنێت و سلێمانی لەژێر دەستی ئینگلیزەکان ڕزگار بکات. دیارە کورد کەمتەرخەمە لە ناساندنی مێژووی خۆی. محمودخان زۆر شتی کردووە بۆ کورد، ئەوەی کردووە هەتا لە شەڕی دەربەنبازیان و هەتا بانی مەقان و ئەولاتر و کەرکووکیش ئینگلیزیان ڕاوناوە لەوێ بەشداری کردووە. پاشان چەندین جان زیدان کراوە لەسەر مەسەلەی کوردایەتی خۆی، بەڵام بەداخەوە کورد هەر نەک لەو سەردەما لە ئێستەشدا نرخ وە قەدری کەسەکان کە قوربانیان داوە، کەسەکان کە لە مێژوودا دیار بوون لە مێژوو کووردا تۆماریان کردووە پشتگوێیان دەخا. بۆ نمونە ئێستا لە سلێمانیدا مەیدانێک نابینی، پەیکەلێک نابینی، قوتابخانەیەک نابینی بە ناوی محمودخانی دزلیەوە. دەبوایە گەورەترین شوێن یان گەورەترین هۆڵ هەر چۆنێک ینی باخچەیەکی شتانە شتێکی وان نییە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتین بەڕێستانەکەم یادی میر محمودخانی دزلی بەخێر ئەگەڕێنن ئینشاءالله، ڕۆحی شاد و یادی بەخێر. ئەم پیاوە نەمرەی هەورامان کە جێی شانازی هەموو تاکێکی هەورامان و کوردستان و چاپارچەی کوردستانە. لە زەمانێکە ژیاوە کە دنیایەکی پڕ لە ئاڵۆز و جەنجاڵی بووە، سەردەم و زەمانی شەڕی ناوخۆ شەڕی جیهانی بووە. لەم کاتا کەسێکی بوێر و ئازای ویستۆ کە بتوانێت چۆن تەعامل لەگەڵ جەنجاڵی و ناهەمواری ناوچەکە بکات و ئەو ژیانە ئاڵۆزە بکات. لەلایەک شەڕی بەریتانیا، لەلایەک هجووم لەشکێشی ڕووسەکان بۆ کوردستانی ڕۆژهەڵات، لەلایەکی شەڕی ناوخۆ و ناکۆکی ناوخۆی خێڵایەتی، لەلایەکیش دروستبوونی دەوڵەتی کوردی لەلایەن میر مەلیک مەحموودەوە. ئەم پیاوە کەسێکی شۆڕژگێر بووە. ئەم پیاوە مورکی خێڵایەتی لە خۆی دەرکردووە، مورکی بەگزادەگەری لە خۆی دەرکردووە، وەکو شۆڕژگێڕێک خۆی ناسانوە، هەمیشە وەکو شۆڕژگێڕێک خەباتی کردووە. ئەگەر بیویستایە مڵکداری بکات و قێخایی بکات و بیویستایە دەربەگایەتی بکات، نیو هێندە خۆی هیلاک نەیەکرد، دنیای قانجازیە کرد. بەڵام بەشایەت حاڵی ئەوەی کەوا من ئاگادارم بەشێک لە مورکەکانی ئەحماوا و دزلی و شوێنی پێی فرۆشتۆ بۆ خزمەتی شۆڕش، بۆ خزمەتی خەباتی نەتەوەکەی.